سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لە گەرمیان کەم دەبێتەوە بە جۆرێک مانگەکانی پێشوو 16 سەعات کارەبا دەدرا بە هاوڵاتیان بەڵام ئێستا کەم بووتەوە بۆ 11 سەعات و وتەبێژی کارەبای گەرمیانش دەڵێت هۆکاری کەمبوونەوەی کارەبای ناوچەکە دەگەڕێتەوە بۆ کەمبوونەوەی ڕێژەی بەرەمێنانی کارەبا لە ئاوێزگەکانی چەمچەماڵ و دەربەندیخان و زۆری خواستی خەڵکو و بەکارهێنانی ئامێرەکانی فێنکەرەوە بە ڕێژەیەکی زۆر. ڕێژەی پێدانی کارەبا لە سنووری گەرمانە کەمە، ئێمە تقریبا 90 مێگا کارەبا وەرئەگرین، هەروەها تەولید کەمی کردووە لە ئاستی بەرهەمێنان بۆیە وای کردو تەسیری لە ئێمەش کردووە کە ڕێژەی پێدانی کارەبامان کەم بێتەوە. بە نمونە گەروەرگین دوێنە پلەکانی گەرما لە گەرمیان زۆر بەرز بووتەوە بە یەکەم ڕۆژی بەرزبوونی پلەی گەرما پێم وایە دائەنرێت وای کردو ئێمە لە ئاستی بەرهەمێنانی پێدانی کارەبای خۆمان 5 کاتژمێر کارەبا کەمی کردو، واتە ئێمە بەس تەنها دوێنێ 11 کاتژمێر لە تەخفیزاتە بوونێ لە سنووری داری گەرمیانە. ساڵی پار ئەنجومەنی وەزیران بڕیاریدا هاوشێوەی پارێزگاکان کۆنتڕۆڵی کارەبا لە گەرمیان بکرێتەوە. لەم ڕێگەیەشەوە توانرا ڕێژەی کارەبای گەرمیان لە کۆی گشتی کارەبای هەرێم بە ڕێکەوتن لەگەڵ پارێزگای سلێمانی بکرێت بە زیاتر لە 5%. بەڵام ئەم ساڵ ئەو ڕێژەیە کەمتر بووتەوە بۆ خواروی 5%. ئێمە لە ڕووی تەکنیکیەوە کێشەمان نییە لە وێستگەکانی گەرمیان لە هەموو قەزا و ناحیەکانیش کێشەیەکمان نییە، بەس کێشەی سەرەکی ئەم منتەقە کە نزیک لە وەرزی هاوین ئەینە و پلەکانی گەرما بەرزەوێتەوە کە ناو خۆی لە خۆیەتی گەرمیانە، ئەو حسەیە دانراوە بەش ناکە، ئەو حسەیە دانراوە بەش ناکە لەگەڵ خواستی هاوڵاتیان و گەرمایی ناوچەکەوە. ئێمە ناچار ئەبین فیدەر بە فیدەر تەناوبی پێ بکەین، یعنی فیدەرێ 3 سەعاتەیە 3 ساعت نییە تا کارەباکە بە شێوەیەکی عادلانە هەموو دابەشەکرێت لەسەر هەموو قەزا و ناحەیەکان. بەرزی پلەکانی گەرما و پێدانی کارەبا لە وەرزی هاویندا دوو هاوکێشەی پێچەوانن بە جۆرێک کە پلەی گەرما بەرز بووەوە ئیتر پێدانی کارەباش بەهۆی ئەو لۆدە زۆرەی کە لەسەرێتی کەم دەبێتەوە. لە گەرمیانیش ئەم هاوکێشەیە کاریگەریەکانی زیاتر دەردەکەوێت چونکە ناوچەکە جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان پلەکانی گەرمای تێدا بەرزە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.